هاتوچۆی هەولێر هیچ کامێرایەکی شاراوەی چاودێری بۆ تۆمارکردنی سەرپێچی داناوە یاخود نا. سڵاوتان لێبێت، من کەیفی حەسەن ئەرکی، من ئێستا لە نزیک گەڕەکی تەعجیلی شاری هەولێرم. پارچە ڤیدیۆیەک لەلایەن هاوڵاتیەکەوە تۆمار کراوە، دواتر لە تەواوی سۆشال میدیا بڵاو بۆتەوە کە باس لەوە دەکات ئەو فلکەیە کە ئێستا لە کامێرای پایتەخت میدیاوە دیارە، دەڵێت من 5 جار لێرە سوڕاومەتەوە بە 5 جار 180,000 دینار بە سەرپێچی بۆم تۆمار کراوە، کە باس لەوە دەکات لە ڕێگای ئەم کامێرایەوە سەرپێچەکان تۆمار کراوە. ئێمە وەکو پایتەخت میدیا بە دوواداچوونمان بۆ بابەتەکە کرد، قسەمان لەگەڵ عەقید هێمن گوتەبێژی بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر کرد، باسی لەوە کرد کە هاتوچۆی هەولێر بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر هیچ کامێرایەکی نهێنی لە شاری هەولێر دانەناوە، بەڵکو هەموو کامێراکان دیاری کراون و لە ڕێگای پەیجی فەرمی بەڕێبەراتی هاتوچۆی هەولێرەوە بڵاو کراونەتەوە کە کامێرەکان لە شوێنێک دانراون. لەسەر ئەو بابەتە کە ئایا ئەم کامێرایە سەرپێچی تۆمار دەکات یاخود ناگوتی بە هیچ شێوازێک ئەمە ڕاست نییە، کە ئێمە کامێرای سابتمان هەیە و کامێرەکان دیارن کە چ جۆرە کامێرایەکە کە لەسەر شەقامەکانی شاری هەولێر دیارن، بۆیە ئەو ڤیدیۆی کە بڵاو کراوەتەوە ئەمە ڕاست نییە. و باسی لەوە کرد ئەم فلکەی کە شەقامی سەرەکی سیمەتری و 6 مەتری بە یەکتر دەبەستێتەوە لە نزیک گەڕەکی تاجیلی شاری هەولێر، کە زۆر جار ئۆتۆمبیل لەم فلکەیە دەسوڕێتەوە بۆ ئەوەی بچێتە ناو بازاڕی شاری هەولێر. ئەمە ڕێگە پێدراو نییە. هەر کاتێک پۆلیسی هاتوچۆ ئەم دیمەنە بە چاوی خۆی ببینێ، ئەوە یەکسەر غەرامەی بۆ دەنووسێ. بۆیە بەڵام باسی لەوە کرد هیچ جۆرە کامێرایەک لەم شوێنە دانەندراون، ئەو کامێرانە هی بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر نییە. بۆیە داوای کرد کە تەواوی شۆفێران لە ڕێگای پایتەخت میدیا ئەو داوای کرد کە خۆیان لە سەرپێچی بپارێزن و لە هیچ شوێنێک کە ئەگە پردێک بێ یاخود ژێر پردێک بێ نابێ ئۆتۆمبیلی لێ ڕابگیرێ، ئەگەر نا لەلایەن پۆلیسی هاتوچۆەوە با سزا بۆیان تۆمار دەکرێت.